بسم الله الرحمن الرحیم. السلام علیکم ورحمة الله وبرکاته. بینەران و بیسەران و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیام و بەرنامەی دوانگەی خەڵک، سەلام و ڕەحمەتی خواتان لێبێ. ئەم کاتە هەموو کاتێکتان باش. خۆشحاڵم لە حەڵقەیەکی نوێی ئەم بەرنامەیە بە دیداری ئێوەی ئەزیز و خۆشەویست شاد دەبمەوە. ئازیزان و خۆشەویستان، تەوەری ئەڵقەی ئەم جارەی بەرنامەکەمان کراوەیە بۆ زانیر بەڕێستان. توانن لە ڕێگەی و ژمارە تەلەفۆنانەی لەسەر شاشەی کەناڵی ئاسمانی پەیام هەیە پەیوەندیمان پێوە بکەن. هەروەها ڕاوسەرنج و تێبینی خۆتان لەسەر کۆی ئەو پرسانەی کە بوونەتە مای نیگەرانی لای هاوڵاتیانی بەڕێز بخەنە ڕوو. واتە هەر بابەتێک بەلای ئێوە گرنگە، گرفتێک هەیە لە گەڕەکتان لە شارەکەتان، لە خودی خۆتان لەگەڵ فەرمانگەیەکی حکومی یاخود لەگەڵ فەرمانگەیەکی خزمەتگوزاری ئەتوانن بەبێ ناو هێنان و تەشیر و ناوزڕاندن پەیوەندی بەم بەرنامەیەوە بکەن. لێرەوە ئێمە گوێ لە بەڕێستان ئەگرین، بەڵکو ئەو دەنگە زوڵاڵە ناڕازیە بگاتە شوێنی خۆی. طبعاً کۆمەڵێک لەو ئازیزانەی کە بەشدارن لەگەڵمان لە ئەمڕۆدا بەنووسینی کۆمنت لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک و ئینستاگرام ئەم بەڕێزانن کارۆخ عەبدوڵڵا نووسیوێتی لە ڕێگای بەرنامەکەی بەڕێستان داواکارین وەڵامی داواکاری مامۆستایانی وانەبێژ بدرێتەوە، چیتر پشتگوێ نەخرێن. وانەبێژان نەبەس حەمی دەڵێ فەرمانبەرانی گرێبەست لە چاوەڕوانی هەمیشەیی بووندان بە گەنجی پیر بوون. محەممەد برادۆستی ئەڵێ هیوادارم بەرنمەیەک لەسەر فەرمانبەرانی گرێبەست بکرێت لەبەر ئەوەی لە 111 ئەندام پەرلەمان تەنها 42 ئەندام پەرلەمان واژویان کۆ کردوێتەوە، ئەوانی تر دەنگیان نییە. سروە عەلی ئەڵێ جا لەسەر کام کەم و کوڕی حکوومەت قسە بکەین، ئەوەندە کەم و کوڕی هەیە بە چەند بەرنمەیەک تەواو نابێت. پشتیوان ئەحمەدی ژەڵێ پێویستە گرنگی بە گەنجان بدرێت، کێشە و گرفتەکانیان بۆ چارەسەر بکرێت، باچیتر ڕۆڵەی ئەم نیشتیمانە کۆچ نەکەن و نەبنە قوربانی. یادگار محەممەد دەڵێ چارەنووسی مامۆستایانی وانەبێژ بەکوێ دەگات. تارق مەحموود ژەڵەی کێشەی ڕێگاوبانەکانی کوردستان چارەسەر بکرێت، بەڕاستی جادە و ڕێگاوبانەکانمان وێرانە. ئەچمە لای کۆمنتەکانی تر، بەڵام دوایەوەی هەندێک پەیوەندی وەرەگرم، دوای وەرگرتنی پەیوەندەکان لە دەرفەتێکا کۆمنتەکانی ترە خوێنمەوە. کاک ئامانج لە هەولێرە وەرەگرم. السلام عليكم باشكر محمود. وعليكم السلام ورحمة الله وبركاته. كاك ئامانجیان سلام. الحمد لله زۆر باشم، خوا لێ ڕازی بێ. سلامت إن شاء الله. والله ویستم ئەو فترەیە کەوا نزیکە هەڵبژاردنە بەرچاوڕوونیەکی بدەنە تێکرای دنگدەران تاوەکو لە چەند ئاستێکا ئیش بکەن. ئێوە وەکو کۆمەڵ لە ئاستی ئاینی ئەوە دیارە هەواداری خۆتان هەیە، بەڵام لە ئاستی ئەوەی بۆ ئەوەی دەنگدەرانی حزبانی تریش بهێنن کار لەسەر خزمەتگوزاری بکەن. چۆن یعنی ئێستا دوو حزبی حکومڕان ئەڵێن ئێمە خزمەتگوزاریمان کردووە. خزمەتگوزاری ئێستا لە بەشی هەولێر دوو بەشە، بەشی باکووری کەوا قونسوڵخانە و ماری مەسئولین و هەولێری پێی دەڵێ فەرخە فێرعەون و ئەو شتانە کەتە بەشی باکووری. بەس بەشی باشووری چینە تەوساڵەکە و ڕەش و ڕوت و ڕەجاڵەکەیە. وتم ئێوە کارەتەوە بکەن، یعنی چۆن ئەڵێ ڕاپۆر دابەزێنن لەسەر بەشی باشووری هەولێر، حتا تەنانەت نە ئاوی ئاوا نە کارەبای کارەبایە، ئیتر نە زۆربەی گەڕەکەکان بنکەی تەندروستی نیە. وتم یعنی ئێوە بتوانن بستە ناوەخنی خەڵکەکە ڕاپۆرت و دیمانە بکەن لەگەڵ خەڵکەیە تاوەکو لە نزیکەوە ئاگاداری وەتی ئەم خەڵکە بن. زۆر باشە. کەواتە لە کۆتاییدا ئەڵێن بۆچی خزمەتگوزاریەکان لە گەڕێکێک بۆ گەڕێکێکی تر جیاوازە، بۆچی جیاوازی لە دانیشتوانی گەڕەکەکانی ژەکرێ؟ هەتا کاک مەحموود یعنی چۆن ئەڵێ ئەوان ئیشیان لەسەر ئەوە کردو زۆرترین کادری ئەم خەڵکە بەش و ڕەش و ڕوتەیە، ئەم خەڵکە چەساوەیە، خەڵکانێکیان هەیە هەر بە خودی ئەم خەڵکە تەزویرەکەن. یعنی ئەم دانیشتوی ئەم بەشە باشووری هەولێر زۆرترینی تەزویرەکانی حزبی حکومڕان لە بەشە باشوورەکەی دەکرێت. وازەحە. دەستەکانت خۆش بێ کاک ئامانجیان، مۆفەق بیبرام، سپاس بۆ پەیوەندەکەشت، پەیامەکەت گەیشت بێگومان. ئەچمە لای باوکی محەممەد لە ڕانیەوە. السلام عليكم كاتم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. باوکی محەممەد چۆنی برا گەورەکەم؟ موفق بی براجان، الحمد لله زۆر باشم.
خوا لێمان ڕازی بی یا ڕەبی ئەجمعین یا رب. کاکە مەحموود لەبەرەوەی تەورەکەی جەنابەت ئیمڕۆ کراوەیە حەز دەکەم بە ئاەتێکی خۆی پەروەردگار دەست بە قسەکانم بکەم. خی گەورە لە قورئانی پیرۆزدا دەفەرمی إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم. وابزانم ئەو ئاەتە ئارادێ دژگیرە، یعنی لە بۆ هەموو سێکتەرەکانی ژیانی خۆمان دەگرێتەوە. کاک مەحموود جان باوەڕم پێ بکە هەر شتێکی ئێمە کە بەسەرمان دێتن ئەوە نەتیجەی کردارەکانی خۆمانە هەر هەڵی دەگرینەوە. دیکتاتۆر ئەو میلەتە دروستی کردیە. من هەرگیز بەو دەسەڵاتەی حکومڕانی کوردی نارم حکوومەت لەبەروی حکوومەت دەبێ باوشی میلەت بێ، حکوومەت نابێ خۆی قەیران بۆ میلەت دروست بکە، حکوومەت نابێ بەدەستی خۆی کارەساتی گرانبوون بکاتە پیشەیەکی ڕۆژانە هەر ڕۆژەی شتێک لەسەر میلەت گران بێ. حکوومەت دەبێت ئیسعافاتی ئەوەلی بەکاربێنێ لە بۆ گرانبوونی بابەتێک نێلی بابەتی دومی بەسەردا بێتن. یعنی زۆر بەداخەوە من بۆ ئاەتەکەم سەرەتاوت کاکە مەحموود جان ئەو حکوومەتە هەموو قەیرانێک و پلانێکی ناتەندروستی بەسەر ئەو میلەتەدا بۆ چۆتە سەرێ. ئەگەر بێت و ئەو میلەتە خاوەن هەڵوێست بی، خاوەن هەڵوێستی جوامێرانە بی، داوای مافی خۆی بکاتن، ئەو دەسەڵاتە ناتوانێت ئاوا کۆی لێ بکاتن. بە سەڕاحەتت پێبرم چی لە مامۆستایان دەری، چی لەوانە بێژان دەری، چی لێ دکتۆر و دادگا و هەرچی ئەتوو دەیری هەرچی تو دەری حکوومەت شوێن نەماوە دەستی خۆی نەخاتە ناوێ. جاگ مشکلەکە ئەوەیە کە دەستی دەخاتە ناوێ دەستەکی ئیسلاحی ناخاتە ناوێ، دەستەکی فاسدی دەخاتە ناوێ، حەق دەکا بە ناحەق و ناحەق دەکا بە حەق. بۆیە پێویستە ئەو میلەتە بەڕاستی پێبرێم ڕابەتڵەشێتن، پێویستە میلەت داوای مافی ڕەوای خۆی بکاتن و نەترسێ لە ڕوبەڕووبوونەوە، نەترسێ لە مردن. یعنی باوکی محەممەد ئەو دەسەڵاتە ژیانی وا بەرتەسە کردوتەوە لەو میلەتە هەرچی یعنی ئێمە لە ئەرکماندا وەکو کەسێکی ئەوروپینە، بەڵام لە مافماندا وەکو یعنی ژیانمان کەسێکی ئەفریقینە، وەلو چەندین جار ئەو عیبارەی من گوتراوەتەوە لەو بەرنامانە. بەڵام باوکی محەممەد ئەو دەسەڵاتە بەخۆی دابێتەوە کە بزانی خەڵک ئەو ئازارەی هەیە دەزانێت لە ئاو دەری لە نەوت دەری لە بادەری لە حەرچی ئەتۆ پەنجەی لەسەردادنین لە نان دەڵێ نان قوتی ڕۆژانەیە هەمووی بووە بە ئاگێر. باوەڕم پێ بکە کاک مەحموود ئێستا زۆر من لە برادران جێنە بۆ دەرێ خەریکە واز لە ماڵ و منداڵی خۆم بێنم لە بڕووی بەس حکومەتم پێ بەخێو دەکرێت، یعنی ماڵ و منداڵەکەم پێ بەخێو ناکرێت. تەسەوڕکە یعنی ئەرچ حکومەت بەسەر هاوڵاتیدا هێندە قورس و گران بووە. دەستەکانت خۆش بێت. پەیامەکەت گەیشت باوکی محەممەد، سپاس دەکەم، زۆر سپاس بۆ پەیوەندێکت. لەبەر ئەوەی باوکی محەممەد لە هەریر لەسەر هێڵ بوو پێم باش بوو بچینە لای پەیوەندەکەی ئەویش. باوکی محەممەد لە هەریرەوە فەرموو. باشی بەڕێزم سەلام عەلەیکم. باشی باوکی محەممەد سپاس دەکەم. سەلام عەلەیکم. وعەلەیکە السەلام وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوهو. بێ زەحمەت وڵڵاهی من ئەو خەرکە لە گوندەکە زۆر سوپای عەقاری وەرگێکی ئەزم لێ بۆ بابەتەی باز بکرد. ئەگەر لە تەلەفۆنەوە گوێم لێ بگری باشترە، یان من لە تەلەفۆنەوە قسە لەگەڵ بکەم باوکی محەممەد، پرسیارەکەش زۆر وازەح نەبوو دووبارەیەکەیتەوە مەمنوون نەبم. بەڵێ سلفەی عەقاری ئەو شتانەی وەرگێت سلفەی عەقار سێ ساڵە مایداێت و داواکارم حکومەت دەگای چنێکی لیان بکەتە ساڵی 500,000 ئەو ئێستا ئۆپۆزیسیۆنات هەدار ئەوازی بکەن ئەگە هەتکەت ئەو سلفەیان لۆ کەم بکەتەوە ساڵانە کەمتر پارە لە خەرشی وەرگیت و مەمنوونیان دەبێت هەر چەندە پارە زۆرە ئەتوان هەر لە خەرشیش خۆش بن. بەڵام دەستخۆش تەواوە مەبەستەکەەوە بوو سلفەی عەقار گێڕانەوەی سلفەی عەقار کەمتر بکرێتەوە واتە سووکتر بکرێت لەسەر شانی هاوڵاتیان وەنیە؟ بەڵێ مەبەستمەوە بوارڕێبانەکانی زۆر خراپە، کارەبا خراپە، ینی لەو سەردەمەی ئەو شتانە گەلێک زۆر ئەگە بتوان یارمەتی خەرشی بدەن ئەزدای ئۆپۆزیسیۆنەکان ئەوانیشان دەفەڵا دەزانین یارمەتی خەرشی نادەن ئۆپۆزیسیۆنەکان دەستەکانت خۆش بێ. پەیامەکەت گەیشت باوکی محەممەد، سپاس بۆ پەیوەندێکەشت، موفق بێ ئینشاءڵڵا.
ئەچمە لای کاک هەنگاو لە چۆمانەوە. السلام عليكم كاك محمود. وعليك السلام ورحمة الله كاك هەنگاو جان. ڕاوڕێزم بۆ جەنابت و هەموو کارمەندان و بینەران و سەواوی ستافی پەیامی پیرۆز. زۆر سپاس. دەستەکانت خۆش بێ فەرموو. سەوەرەکە کراوەیە هەموو شتێک ناکرێت هەندێک بدوێم لەسەر. بەڵێ. محمودجان ئەوە هەڵبژاردێن نزیک بوو. بەڵێ. کۆمەڵی دادگەری خۆی ئامادەکردیە کە چ سەرکەوتنێک بینیت ئەوەندە کاندیدەی دایناییە کەمە دەوانەیە بڕوا ڕێژەکەی سەرروکەوی ڕێژەکی زۆر خەیاڵی بێنی کاک محمود. مەبەستت ئەوەیە کاندیدی کەمە؟ بەڵێ. واتە کاندیدی زۆرتر بووە باش بوو دەنگی باشتری دەبوو؟ لیستەکەی پڕیەکە کاک محمود لیستەکەی پڕەکە دەبی زیاتر ئەندامان دابنێ دواتر نەتیجە ئەبینینەوە خەڵکی کوردستان بڕیاری داوە چونکە ئێستا 30 ساڵە دەسەڵاتێکی دەست دەسەڵاتێکی گەندەڵ و کەمکار ڕێک ڕژێمەکەی ئەلفان و چنیاباران حکومەتگێڕی خەڵکی کوردستان خەڵکی ڕاپەڕی خواست بڕیاری داوە کە بیگۆڕی دەنگ دەداتە لیستی دادگەری دەیوێت سەرکردەی عەدالەت و کەسانی عەدالەت بباتە پەرلەمانی عێراق و دواتریش شار بێخنە سەر ئەم دەسەڵاتەی هەرێمە بەدووترین کات هەڵبژاردننی پێشوەختە ئەنجام بدات لێرەوە کۆتایی پێبێت کاک محمود جان بەڵێ گەلک گەورە لە گۆڕەیە خەڵک بڕیاری داوە بڕیاری یەکجارەکی داوە کە سەرکەوێت کۆتایی بەڕژێمەکەی ئەلفان و چنیاباران بێنێت. بەڵێ دەستەکانت خۆش بێ کاک هەنگاو سپاس بۆ پەیوەندێکەشت پەیامەکەت گەیشت هیوای سەرکەوتن و لەش ساگیت بۆ خوازین ئەگەر بچمۆ لای کۆمنتەکان ڕەنگە گونجاو بێ بۆی کۆمنتەکانی ئەو هاوڕە بەڕێزانە بخوێنمەوە کە بۆ تەوەری ئەمڕۆ کە تەوەرێکی کراوەیە قسەیان لەسەر کردووە. زاهیر ئەحمەد دەڵێ بۆچی حکوومەتی هەرێم و وەزیری بازرگانی داوای پارەی 3 ساڵی گەنمی جوتیاران لە بەغدا ناکەن لەم کاتی هەڵبژاردنەدا پارەی نەوتی زۆرە. شانۆ عەبدوڵڵا ئەڵێ کاندیدەکان بەڵێنێک نەدەن کە ناتوانن بیبەنە سەر. جوتیار هیوا ئەڵێ دروستکردنی یەکەی نیشتەجێبوون تاوەکو کێشە و گرفتی کرێنشینان چارەسەر بکرێت. هێمن عەلی ئەڵێ گرانبوونی بەنزین کێشەیەکی سەرەکی هاوڵاتیانە هیوادارین لایەنی پەیوەندیدار چارەسەری بکات. فاتیمە محەممەد ئەڵێ داواکارین مامۆستایانی وانەبێژ بکرێن بە هەمیشەیی و داواکەیان بگەێنرێ بەلایەنی پەیوەندیدار. کاروان عەلی ئەڵێ کێشەی کەم ئاوی هەموو کوردستانی گرتووەتەوە پێویستە حکوومەت بە زووترین کات هەوڵی چارەسەرکردنی بدات. هێمن مەحموود ئەڵێ کێشەی دەرچوانی دانەمەزرا و چارەسەر بکرێت. چەند ساڵێکی زۆرە دەرچوانی زانکۆ و پەیمانگاکان دانەمەزراون. قاسم سیروان ئەڵێ ڕەخساندنی هەلیکار بۆ گەنجان بۆ ئەوەی کێشەی بێکاری چارەسەر بکرێت. زۆر باشە پەیوەندیەکم لەگەڵا کاک فالح لە هەولێرە وەرەگرم. کاک فالح جان فەرموو. بەڵێ کاک فەرموو جانەکەم. ئەلۆ بەڵێ کاک فالح گوێم لێتە؟ کاک محمودی باشی باش کاک فالح جان سپاس دەکەم مەمنونم. تەوەرەکە لە فشێڕۆ کراوەیە کراوە لای کراوە. بەڵێ ئێستا تۆ چی گرفتێکت بەلاوە گرنگە فەرموو باسیکە. والله ئەم گرفتم چیە گرفتم ئەوەیە ئەو حکومەتە ئەو ملەتی سەساندیتەوە ئەو خەرکی ئێستاکە داوا دەکەم لەو کەناڵینگۆ دەنگ نەدا بۆ پارتیوێشکیان دەنگ بدا بە دادگەری کوردستان چونکە ئەو پارتیوێشکێت هەرچی ئەو ملەتیانگە نەفتیان خوارد پەرلەمان نازان سەرۆکی پەرلەمان ئێستا نازانم ناوی چییە هەر ئەو سەرۆکی پەرلەمانە مافی هەموو خەرچ خوارد دەقیق مافی خەرچ و پارێزی کا ئیش کا کار کا کاسبی کا ئاو کا کارەبا کا مەعاش هیچیان نێشتێ نا ماقولە کابرایەکی کاسبم 3 مانگە پارەی کرێخانی مێدایە خۆم ماقولە کوم بەخۆن نەگەڕم بەگیشتێکی ببینمەوە ئەی خوا لە ناویان ببا ئەی خوای گەورە بە گەورەی خۆی ڕەزیل و فەسیریاکە لە دنیا و لە قیامەت والله 3 ڕۆژ نان سای دەخۆم والله باشە لا حول ولا قوة إلا ئەخەو ئیشە لەو ملەتێ دەکەم ملەتیان سەساندیتەوە والله بەیزین گران بووە کارەبای سەعاتی زیرەک هاتیە والله غاز گران بووە والله ئیش نییە
بەس مەسئول و خزم و کەسی خۆیان دادەمەزرێنن ماخولە ئەدێ و ملەتەکە دێمە ئەمە دەرێن چێ بابمانە ملت حکومەت حکومەت مادەمەتی بابمانیدەوە فەرموو بە خێومانکە لۆ دەکەی تەشەبوزە بە خەرچ بکەین لۆ فلیپینی و سو نازام چانی لە گەوری وڵاتە دەینی ئیش بێت کاکە دەوەرە ئیش بەڵە بکە ئەمە کوڕی وڵاتەی نادی واتە بۆ ئەوان ئیش هەیە بۆ ئێوەمانان نییە بۆ ئێمەمانان نییە بۆ کوردەکە ناوەڵە بۆ من بخۆم پارتی کوڕی پارتی بەڵڵ ئەو زارە دەنگادەمە پارتی ئەگەر هەر ئاگامم بکەیت تۆ دەنگ نادەیتەوە بەدەسەڵات؟ ناوەڵە دەنگ نادەم بەدەسەڵات دەنگ دەدەم بەوەی کە لە درما کە ئیشم بۆ دەکا کە ئیش ئەو ملەتەی دەکا. بەڵێ دەستەکانت خۆش بێ کاک فالح پەیامەکەت گەیشت برام سپاس بۆ پەیوەندێکت ئەچمە لای بام جەوهەر لە کۆیەوە ئێوارە باش چۆنی بەڕێت هەموو کاتت باش بام جەوهەر سپاس بۆ تۆ ئەو مانگا تەجروبەی عەقلێکی کووردا کە بە خۆی دابستەوە بەڵێ 30 سال حکومڕانی 30 سال کوشتن و بڕین 30 سال کوردی کوشت ئەنفال چمیا باران هەموو ئێش و ئازارەکان بەسەر کووردا هات بعدە سەڵاتە بۆ گەنەکەی کوردستان با بێ سار بە سار بگەڕێ سەرۆکی هەرێمە حکوومەتە پەرلەمانە و وەزیرەکان بە هەموو ئەحزاب سیاسیەکان با بێن ڕاستیەکان بێن باش بکەن هەتا ئێستا چەند کەس دەوڵەمەند بۆ لە بەغدایە و هەتا وە بەردەوامی ژیانە بچ خۆیان دەوڵەمەند بکەن ئەوانە هەمووی درۆ دەکەن هاوپەیمانی درۆیە هەمووی درۆیە هەموو دنیا لێمان بێزارە کورد لۆ خۆی لە خۆی بێزارە ئەم پێر بوو بە 12,000 نەفتت نییە پارەی ئاو کارەبا زیاد لەسەرە کوا پارەی موچەبڕینەکەت کوا لێبڕینی موچەکەت کانەوت و گاز و ڕێژی احترامەکەت کوا دۆ ڕۆژی کوردەکەت بەتەمای چی بەغدای چی هەولێری چی کوردستانی چی کام سەرکردە دێتە ناو ملت بریا من ئەو شتم کردیە چەند مەجلسی حکوممان هەبوو چەند سەرۆک کۆمارمان هەیە چەند ڕئیس وەزەرا و وەزیری گەورەمان لە بەغدا هەیە چەند سەفارەتی عالەمیمان هەیە وەرە پێم برێ بابێنە ناو ملەتی کوڕوونی بکەنە بدان چیان کردی کوڕە وەزیرێکی پارتی 100 دەفتەری هەیە ئەمە دینارم لە باغەر نییە بەرپرسەکە بە ناوی کورد تیارەی کڕیە و دەیان قەسر و دەیان ملیار دۆلاری خەڵکی دزیوە و لە قاسەکان دایناوە و بە ناوی کورد پێشوازی لەسەرکردە دەکا بەڵام ئامادە نییە بێ بژێوی ژیانی خەڵکیەتی و هەزار و کەم ئەدام چارەسەر بکە ئامادە نییە زیندانی سیاسی بەرەڵا بکە کە بە ناحەق گیراوە کام حاکم ڕاستگۆیە کام سەرکردە لە کوردستان ڕاستگۆیە بەسە کوردستان بەدێ بێنن بەسە باگەرن سەر حکوومەتی عێراق والله العظيم اقرا وفارس وريت هذا لا بيكسفي انا دبجاد لبو قوي عيب سر مزاري سر مرشي اعلام ودرود ولا سوق بيت بالوره بناي خمس كردستان زور عيب بابي مخوان ذا بالسوا يا ذا قلت انت ما قصدام خطك جيب كان لنا بدني كردو امبراطورة عرب كيلو كردستان يا جماعه او ايران هرسل لك تركيا هرسل لك بدوام بردمان دكا کام سەرکردەی هاوپەیمانی و یەکێتی پارتی بە دوا باتێ برە کاکی سرگلووارەکەی ئاویان بڕی خوا بارانەکەی ناردەوە کێ دڵخۆشە لەو کوردستانەی کام ئاوەداری و خزمەت گوزاریت ئەو منتقەی خۆشناوەتی مزەحی کوردە تێ بزانێت چی بەسەردێ ئەو دەشتی کۆی و بەرانەتی و هەتا هەمووی لات داعەت لەناو زەرگەتە کێ بەرپرسیارە ئێستا پێیان خۆش یەکێتی پارتی ڕۆژێ سەدان لاسەی کورد بێتەوە برێ وڵاوە یەکێتی و پارتی خۆی پێڵ بکەسن ئەدی سەرکردە دووسەکان لە کێ خۆتان ماتکردێ بۆنی باڕوستان لونایە تاکە سەرکردە کە کوڕشێت کرابی لە داعش حەبی حادی مەحموودی باشتری غیرەت بۆ کوڕەکەی خۆی پێشکەس بە کورد کرد کام سەرکردەی کورچی دەپێشێ وەرە پێم برێ با بۆ خۆیان مێژوێکی خۆیان دروست بکەنەوە سەرمەزارێ بۆ هەموو دەستەکانت خۆش بێ مام جەوهەر کە خۆیان لە میلەت و خستیتەوە بەس قسەی قەڵەویان زۆر سپاس کاتم زۆر پێدایی سەر میلەت بێ بەردەمی بەدادگای میلەت هیچیان پێ دەست خۆش مام جەوهەر دووبارە سپاس ئەچمە لای کاک ئەحمەد هەر لە کۆیەوە بۆی زۆر لە سەر هێڵ نەمێنێتەوە داوای لێبوردن نەکەم کاک ئەحمەد فەرموو باشی جان کاک ئەحمەد سپاس خۆشتەورەکەشتان دەکەم سپاس بۆ کەناڵە بەڕێزەکەتان سپاس بۆ بەڕێزت ئەزیزی الله کە من دەمێت لەسەر باسکەم دەسەڵات باکی بە میلەت نییە دەسەڵات بە کەیفی خۆی تەوە یەک ساڵە بە میلەت ڕادەبێرە بە کەیف خۆی ژێ و میلەتەی کردووەتە ژێر دەستەی خۆی کۆیلەی خۆی و میلەت سەر بێ دەنگ هەرچەندە
ئێمە میلەت هەموو شتێکمان قابل ناکرێت من بڵێم میلەت چونکە خۆشم میلەتم گەر من هەڵوێستمە بێشکر هەڵوێست وامان لێ ناکەن هەمووی غار دەدەن دەنجان پێدەن غار دەدەنە سەر کورسیەکان دوو ڕۆژەکە انتخابات کراتەوە میلەت ئەو پرۆفەسەری ئەو شتانەی هەمووی لەبیر دەستەوە ئاو نییە کارەبا نییە بەنزین گرانە کارەبایان دایتە دەست کەتی تایبەت کەتی تایبەتیش خۆیان دەیانێ بۆ ڕێگەیە پارەکە لە میلەت فەرمە و لایەن وەرگرتنەوە هەروەها دێبانەکان کانە بشایدی کۆیە کانە شەقامی مانجەلال ئەوەندە بۆ دەسەڵاتداران یەکێتی هەیە باغ تاالبانی و قوبا تاالبانی شەرمە تا ئێستا نەتوانن شەقامە بەنای باویانەوە بێ 2 کیلۆمەترە نەتوانن زادەکە تاکەنەوە و خێرکەنکەوا بەناو دەکەی کۆیدا دەڕوە ڕۆژانە سەما تەنکردنەوت بەو ڕێگایدا دەڕۆ چی تەنکرد بازەکانی خۆیان تاوانی بۆ زادێدا دەڕۆ یەک کەس خەمی ئەو شارینێ نە پارکێکی نە شوێنێکی بەڕووی لە کافریا کە دوێنێ بەس کافریایە پارکێکی نیای ساحەتی کە شوێنێکی لێنی ساحەتی کە ڕۆ گەنجەکان هەمی بینیشن کۆیریش لێنێ باوزرا ئێستا کە وەرێ من نازان چی شەگۆرە حەز دەکەم 2 دینار پیاکەم یعنی ناتوانانی یەکیش نییە کوێ یەکیش جێدا نییە دادەبان وێرامە شەقام هەموو یانی نازان ئەو دەسەڵاتە بۆ لێ دەکەن خوا ڕەزی فەزیلیان کە تا ساڵ وێستیان لێ یەکشن لە کۆمەڵی دادگەری هێت کەوا تا ئێستا لە خۆشاندانەکان هیچ هەڵوێستێکی نەبوو یعنی زۆر بەداخەوە بژاردی داهات من بەڕاستی دەنگم بە کۆمەڵی دادگەریدا وتم انشاءالله دەستیاندارە بە ئەوەشمدا عەبدولستار بەڕێز عەبدولستار مەجید دەنگم بەویدا بەڵام بەڕاستی ئەو دارە پەشمان بوومەوە کەوا دەنگ بە کۆمەڵی دادگەری دەم لەبەر وەی چونکە هیچ هەڵوێستێکی و بەرامبەر خەڵکی فەقیر وەژاوی هەڵوێستێکی بەرامبەر خۆپیشاندەران من وتم کە عەلی باقیرمان زۆر خۆشەویستمان دێتە بەرەی گەلەوە دێتە ناو خەڵکەوە تاوی خۆپیشاندان دەکات دەسەڵات وەستێتەوە بەس بەڕاستی هەڵوێستێکی وامان لێ نەدیت دێتە سەر شەقام و برێ من لەگەڵ شەقام و چی میلەت وەستمەوە کاکێ پەسم ئێوە میلەت ئازارمە دەناوشتەمە بەڕاستی شتێکی وام لێ نەدیتن و ئەو دارە پەشمان و کاتەن ئێوە بکەم بەڕاستی حیزبەکەشتانم زۆر خۆش دەوێت بەڕاستی ئامادەنین دەنگتان پێبدەم و دەستەکانت خۆش بێ سوپاسە دەکەین مووقفی جەنابەت هەڵوێستت بەرزە نەخێنین کاک ئەحمەد هیوای لەرساغی و سەلامەتیت بۆ خوازین ئینشاءالله هەموو کەسێک وەکو جەنابەت بە ئینسافەوە دەڕوانێتە کارەکانی کۆمەڵی دادگەری لە تێکڕای سێکتەرەکان سپاس بۆ جەنابەت دووبارە دەستخۆشی لێ یەکەم هیوای سەرکەوتنت بۆ خوازم ئەچمە لای کاکپۆڵا لە هەولێرەوە کاکپۆڵا بوو بورە دەمێکە لەسەر هێڵی لە خزمەتی فەرموو زۆر ئاساییە کاک مەحموود ماندوو نەبی ئێوارەی تۆ بینەرەکانت باش ئێوارەت باش کاکپۆڵا عەزیزی سپاس ئەگەر دەرفەتی برات بدەی وا دیارە لایەنەکان وازیان لە چاواشەکاری نەیناوە لە 2003ەوە وا خەریکە تەپڵ و زوڕنالێ دەدەن گوایە بستنەوە کەلاوەکەی هاڕونە ڕەشید ئاواتی کورد دێتە دی ئێوە ئیرادەتان تێکشکاوە لە بچووکتانەوە تا گەورەتان هیچر خەڵکی داما و بەدبەخت و ستەمدیدەی کورد هەڵمە خەڵەتێنن کە ئێوە لە مێژە هەڵخەڵەتێنراون لە مێژە شکۆتان شکێنراوە ئاخر پێم ناڵێن ئێوە ئەگەر هەمووتان هەموو دەنگەکان بێنن یەک لەسەر 5 ژمارەی کورتیەکانی پەرلەمانی عێراقن ئێوەی کورتین ئێوەی نوێنەریش کۆشکاو کە لە 2003ەوە تەوافی تەلاوەکەی هاڕونە ڕەشیدتان کرد دوایی هاتنەوە شار و شارۆچکەکانتان تعریف کرد بوونە عەبا هەڵگر خزمەتی عەزەت دووری و چرکاوخۆرەکانی پێم ناڵێن ئەم تەواشەکاریەتان لە چی بەهاتان هێنایتە چۆکان خۆخولەکانی ڕابردوو دیارە بۆچی دەستنە بەغدا خودی ئەو کەسەی هەڵدەبژێردرێ خۆی و خانەوادەکەی بۆ تەندەر بۆ شکۆشکاندن دواتر ئەوەی کورسی زۆر دێنێ تەنها بۆ عەبا ماتکردن دەچێت بینیمانە عەبای فلان و فیساریان مات کرد دواتر دوو پۆستی زەلیلی داماوی ڕسوا وەردەگرن چونکە ناخم ناخی کوردایەتیە من پاشخانی دوورگەی عەرەبی نیم هاتم تەواشەی ملت بکەم بە ناوی فلان و فلان گوایە ئێمە پوتین نەخێر ئێوە پاشخانی پاشکۆی دوورگەی عەرەبیەوە هاتوو آخر بینیمان لە قولی ڕابردوو تۆ ئێستا سەیری کەرکووکە گەڕەکێکی نوێ بۆ تعریفدانراوە کاک مەحموود ئاگاداری حەی منافقین گەڕەکی بەدر کام لایەنی کوردی دێتە وەڵام کام لایەنی کوردی لەسەر شەنگال مەخمور قەدەغە کراوە بەس یە لایەنەکان شکۆتان هێندە شکاوە آخر بۆ بەهار دەهێنە تۆکان بەسە تەواشەکاری ئێوە
کەوتونەتە دوای کڵاوی ڕستی بابردوو وا دەزانن خەڵکی کوردستان هەمووی تەمەنی 6 ساڵە وا دەزانن ئێوە تواناتان هێش کۆی میلەتی کورد بشکێن چکۆ خۆتان شکاوە بەسە دەچینە بەغدا نوێنەرمان وا دەکە سوێن بخوا چەند لە هەولێر ستاتان بۆ دەکەن دوو فلوتی ستاتان بۆ ناکەن بە پەرلەمانتارانی سوننە و شیعە و پاش ماوەی بەعسی و کۆنە تاوانبارەکان ستاتان لەنا هەولێر بە پیاوتان نازانن سوێن بخوا لە بەغداش بە پیاوتان نازانن ئاخر ئێوە یەک لەسەر پێنجی پەرلەمانی عێراق پێم ناڵێ سین بۆچی دەچنە بەغدا ڕۆژێک دارێک دوو چەواشەکاری بەهار دەی نەچۆکان دەفەرمەوە کەرکووک ڕاکانی برا گەورەتان ڕابەرتان پێشەواتان مەرجەعتان نەتان کردە پارێزگار دەوێرن بڕۆن پێی دەڵێن بۆ کەرکووک تعریف دەکرێت خۆشکەوتان سکێنراوە وە بە بەڵگە دیارە لە 2009 کاک مەحموود ئەو سەر کۆمارە بەلەمێک بە قەزا و قەدەر لە مووسڵ کەوتە ناوەوە چەند کەس کوژرا بە هەڵەداوان ڕۆی چولەیە بە پاڵپێوەنان فڕێیاندا نا ئۆتۆمبیلەکان وتیان سجابك علينا انت ارجع كاك انت شنو؟ توصيلي كناوري بسكتكو تكو مارا كمان خوش انا زيبا بوستو بكم داري لسلسي راكان زبوري بسيطة كركوك بلي بوالا خاتي كردستان دا كان بس هنا لكان بدواش كوب كون سرمایه و سامانی وڵات نیستان بۆ دروستناکە دەستەکانت خۆش بێ جارێکی تر سوپاس کاک پۆڵایجان سوپاس کاتم زۆر پێبەخشیت سوپاس بۆ پەیامەکەشت دەستخۆشی لێکەم ئەچمە لای کاک بێستون لە دەربەنی خانەوە باشی برای بەڕێز باش کاک بێستون سوپاس دەکەم کاکە دەستخۆشی بەرنامەکە لێ یەکەم بەڕێزی کاک بێستون ببوورە دوای کەوتن یەک شتو پێ بڵێم بەڵێ کوردستان ئەزانیشی کوردستان لە کۆریا چی ئەو کۆریای کە سەرۆکە دیکتاتۆرەکەی هەیە با پێ بڵێم باشە بۆچی چونکەم یەک شتو پێ بڵێم یەکێ ڕەخنەیەکی بێ یەکێ پێشنیارێکی بێ یەکێ داواکارێکی گەر شاشێکی تەلەڤیزیۆن نەبێ لە شێوەیە ئەم شاشەیەوە هیچ کەسێ ناتوانێت داواکارەکانی بگەێنێت یعنی هەرێمی کوردستان و کۆریا هیچ جیاوازێکی نییە با بزانی بۆ خۆ ئەی ئەو دەسەڵاتەی کە ئێستا ڕاگەیاندنی هەیە پێتوانیە ڕاگەیاندن برای بەڕێزم کاتێک ئەتوانی بە دەسڵاتێک بڵێ دەسڵات کە بتوانێ حکومڕانی بکە بتوانێ خزمەت بکە بتوانێ هەوڵاتی بەڕێوە ببا بتوانێ ڕێگەوبان چاکە بتوانێ کارەبات چاکە بتوانێ ئاوی خواردنەوە دابین بکە بتوانێ موچە چاکە بتوانێ هەلی کار بۆ گەنجان بڕەخسێنێ بتوانێ خەڵدان بەزرێنێ بتوانێ شەفافی و یەکسانی لە نێوان هەموو ژانی کۆمەلگا بچەسبێنێ کاکە ئەمانە دەسڵات نین ئەمانە کۆمەڵێ خەڵکن دەستیان گرۆ بەسەر وڵاتە دزیەکەن دزی هەر بە ئاشکرا بە یاسا دزیەکەن کاکەمان باش من ئاخر پێم ناڵێ 2022 لە نەوەدەکانە تۆ حیزبێکی لە نەوەدەکانە دروست بووی درۆ بۆ منەکەی دوو لە ڕووی جەناب بەسم جەناب و نیوەم بەسم تەلەڤیزیۆنەکەی وەش نییە لە خزمەتین لە نەوەدەکانەوە تۆ درۆ بۆ منەکەی تۆ هێتە سەر شاشە درۆ بۆ منەکەی ئێستا بە هەموو وەقتێک تۆ ئەتەوێم بێتە سەر شاشەم دووبارە درۆ من بکەی بڕۆ پێ بکەم با یەک شتێ پێ بڵێم کوردستان گوناحشە بڵێم کوردستان تێگەی گوناحە بڵێم کوردستان لەبەرەوەی لە کوردستان ناچێ باوەڕ بکە ئەم هەرێمە نییە لە قەیرانێکی چەک بە سوایە نییە دەربازبوونی نییە با پێ بڵێم هەتا دزی و گەندەڵی و ناشەفافی و نەعەدالەتی و نادادی و ئەمانە بەردەوام بێ هەرێمی کوردستان هەر بەم شێوە ئەبێ هەتا ئەم سەر و چاوانەیش هەر لەسەر دەسڵات بن و ئابە و ئەقڵێتە کۆنە بیر بکەنەوە کوردستان نابێتە خاوەنی هیچ سەرکەوتوبی کاک بێستونجان سپاس بۆ پەیوەندی زۆر سپاس عەزیزی خۆر لەگەڵ کاک ئەحمەد کۆتا پەیوەندی لە کفریەوە وەرەگرم کاک ئەحمەد کاک مەحموودم کاتێ باش هەموو کاتت باش کاک ئەحمەد زۆر سپاس بەڵێ بەڵێ کاک مەحموود لەگەڵتان فەرموویجان لە تەلەفۆنەوە گوێم لێ بگرە کاک مەحموود تەوارەکەت کراوەیە دێ زەحمەت بەڵێ گوێم نییە گوێم لێتە بەڵام سەوتەکە لەبەرەوەی لە تەلەڤیزیۆنەوە گوێگری درەنگە کاتە تۆ کاک مەحموود وەڵا
بەردەوام بە. کاک محمود ئەو خەڵکی کەسە لە تەلەڤیزیۆن دەرەچێ ڕیبا دەکە بەسێ پندمانم پێ بکە و ئەوم پێ بکەوە ئەوم پێ بکە، بەڵام ئێمە لە کفری لە شارێکا ژین قەناعەت بێت دکتۆرێکی تیانە دکتۆر دکتۆری تیانە کفری بەو خوایە دکتۆرێکی تیانە ئیتاگە بڕی مەغەدیەکەت ببستێ سەیرە هیچ شتێکی تیانە فەرامۆشکرا لە هەموو خزمەت گوزاریە لە هەموو شتێکەوە. ئەو خەڵکەی سەر لە شوێنێ ترۆ قسەیەڕۆتا بەو خوایە لە ئێمە زۆر باشترن. یعنی ئەو خەڵکەی کە ئێستا گلەی و گازندەکە لە هەولێر و سلێمانی وەزعی لێەوە باشترە، زۆر لە ئێمە باشترن، یعنی ئێمە وەکو لادیەک واینا. باشە زۆر بەداخەوە هۆکارەکەی چیە؟ چێ دەسەڵاتدارە لە کفری کاک ئەحمەد؟ وەڵڵا دەسەڵاتدارەوە دەخۆتە زانی کێیە ئەوەی کە دەسەڵاتدارە یعنی هیچ ئیش و کار و کاسبێکی فەراهەم نەکردووە بۆ خەڵک نەیتوانیوە جێ دەستی دیار بێ؟ هیچ کار و کاسبێکی تیانە، هیچ خزمەت گوزاریەکی تیانە، هیچ شتێکی تیانە، هەر لادیەک لەو شارە زۆر باشترە. بەڵام من خەڵک سەیرم لێدێ خەڵکێک لە شوێنێک دانیشتۆ وڵا گلەیەکە حەقی گلەی لای ئێمەیە، حەقی نەبوونی خزمەت گوزاری نەبوونی هەموو شتێک لە شاری کفریە. بەڵێ دەستەکانت خۆش بێ کاک ئەحمەد، سوپاس بۆ پەیوەندێکت سەرکەوتوبی بینەرانی بەڕێز و خۆشەویست دوانگەی خەڵکمان پێشکەش کردن. بەخوای گەورەتان ئەسپێرم. ئەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه.